ڕژاندنی مادەڕەشەکەی نزیک دەلاچەی دوکان سێم حاڵەتی لەو شێوەیەیە کە لەو سنوورە تۆمار کرابێت و لێ کۆڕینەوەکان لەو بارەیەوە گەیشتون بەسەردا و کە جۆری مادەکەیان بە ڕۆنی ڕەش دیاری کردووە. لە کاتێکدا ڕێکخراوێکی ژینگەی گومانی هەیە و دەڵێت ئاماژەکان بۆ ئەوەن مادەکە پاژماوەی تێزا بێت. هەفتەی ڕابردوو ڤیدیۆی ڕژانی مادەیەکی ڕەش لە گۆمەجوولەکەی نزیک گوندی قامیشەی سەر بە ناحیەی خەلەکان لە قەزای دوکان تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی بەو پێی شوێنەکە ڕێڕەوێکی ئاوە کە لە کاتی بارانباریندا دەڕژێتە ناو تەنجی بکوزاوان لە دەریاچەی دوکان کە شادەماری ئاوی خواردنەوەی پارێزگای سلێمانیە. سیروان سەرحەد قایمقامی دوکان بە سبەی ڕاگەیان مادەکەیان ناردووە بۆ تاقیگە و دەرکەوتووە ڕۆنی ڕەشە. لێکۆڕینەوەکان لەو بارەیەوە گەشتون بە چەند سەرەداوێک، ئەوەش دوای دەستکەوتنی چەند وێنەیەکە کە لەلایەن هاوڵاتیەکەوە گیراوە. کۆتایی هەفتەی ڕابردوو دوای فراوانبوونی کاردانەوەکان لەو بارەیەوە لایەنە پەیوەندیدارەکانی دوکان بەخۆڵ ئەو مادەیەیان داپۆشی و لێکۆڵینەوەیان لەو بارەیەوە دەست پێ کرد. قایمقامی دوکان دەڵێت داپۆشینی ئەو ڕۆنە ڕەشە بەخۆڵ بۆ ڕێگریکردن بووە لە زیاتر بڵاوبوونەوەی، بڕیارە دواتر بە تەواوی هەڵبگیرێتەوە و لەناو ببرێت یاخود لە بواری پیشەسازیدا بەکاربێنرێت. بە پێ قسەی قایمقامی قەزای دوکان ئەمە سێهەم جارە مادەی لەو جۆرە لەلایەن خاوەنکارەکانەوە لەو شوێنانە دەڕژێنرێن، بەڵام تێکەڵ بە ئاوی دوکان نەبووە. لە دوای قەزای دوکان هەمان مادە لە چەند ناوچەیەکی دیکەش بینراوە، بەڵام تا ئێستا هیچ لایەنێکی پەیوەندیدار قسەی لەو بارەیەوە نەکردووە. معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە لە لێدوانێکیدا بۆ سبەی گومانی خۆی نیشاندا لەوەی ئەو مادەیە ڕۆن و نەوتی ڕەش بێت و دەڵێت نەوتی ڕەش هەر تەنێکی $250 دەکات، بۆیە بە دووری دەزانن ئەو مادەیە ڕژێنرابێت. ئاماژەکان بۆ ئەوەن پاژماوەی تێزا بێت کە بە هەر جۆرێک لەناو ببرێت کاریگەری خراپ لەسەر ژینگە جێدەیەڵێت. وتیشی بەپێی بە دوواداچوونەکانیان ئەو مادەیە تەنها لە یەک ناوچە نەڕژێنراوە، بەڵکو لە چەند ناوچەیەکی دیکەش هەمان حاڵەت بینراوە، لە سنووری هەڵەبجە و چەمچەماڵ و ناحیەی ئاغجەلار.